وەکو پارێزەران وەکو چینی یاسەناسان بەڕاستی هەموو دیاردەیەکی شەڕی براکوژی و شەڕ نامەحروم دەکەین و دژی ئەم دیاردەین و ئەم دیاردەیە دژی یاسایەوە و گەڕانەوە بۆ ساڵەکانی پێشتر کە بەداخەوە ئێمە وەکو کۆمەلگای کوردی وەکو کتاکی کورد ئەزمونێکی ناشرینمان لەگەڵ شەڕی ناوخۆ لەگەڵ شەڕی براکوژی هەیە بۆیە بە هیچ کاتێک تەمەنای ئەوە ناکەین کە شەڕی براکوژی بگەڕێتەوە دەبێت تاک بە تاکی ئێمەوە تاک بە تاکی کۆمەلگا و کۆمەلگای ڕێکخراوەکانی کۆمەلگای مەدەنی هەمومان بەرامبەر بە ئەگەرەکانی دروستبوونی شەڕی براکوژی بڵێن ستۆپ و هیچ کوردێکی بە شەڕەف و بە ئەمەک نابێت نیەتی ئەوەی هەبێ یاخود دەستی ئەوەی هەبێت کە لە دەستی بچێتە خوێنی براکەی خۆی وە لە شەڕی براکوژی بەشداری بکات و هەر کەسێکی لە شەڕی براکوژی بەشداری بکات یاخود هانی بە شەڕی براکوژی بدات ئەوە مێژوێکی ناشرین و ناتەندروست و بەد بۆ خۆی تۆمار دەکا کە هەتا مێژوو ناشرینەکانی لەبیر ناکە بەداخەوە هەر هێزێکی ناوخۆی ئەم پلانەی هەبێت ئەمە پلانێکی نائەخلاقیەوە پلانێکی ناسیاسی و ناکۆمەڵایەتی و نانەتەوەییشە کە نابێت هیچ هێزێکی سیاسی ئەم ئەجندایی هەبێت کە بێت شەڕی ناوخۆوە و شەڕی برا بەدەستی برا بکرێت بەڕاستی هەر هێزێکی ناوخۆی و دەرەچی بیشێ ئەمە لە ناو هەرێم بکات ئەمە کارێکی زۆر نەشیاوە و کارێکە کە پێویستە بە هەمومان ڕوبەڕووی ببینەوە و ئەم هێزش هەر هێزێک بێت ئەم کارە بکات ئەوە بەبەر نەفرەتی مێژوو ئەوە بەبەر قەڵەمی ڕەشی مێژوو دەکەوێتەوە دەبێتە هێزێک کە دوجار خزمەت بە ئەجندای بێگانە دەکات و دوجار شەڕ و کێشە و مەشاکل لە ناو مناڵماڵی کوردی دروست دەکات کە ئەمەش خۆی لە خۆیدا هۆکارە بۆ ئەوەی کەم هێزانە زیاتر ناشیر من بۆیە بە هەمومان دەبێت ئەوە لە بەرچاو بگرین کە ڕێگری بکەین لە ڕوودانی شەڕی ناوخۆوە بە دژی ئەم بابەتەدا بچینەوە جا لە ڕێگەی کۆڕ و سمینار بێت لە ڕێگەی ڕاگەاندنەوە بێت لە ڕێگەی خۆپیشاندان و چالاکی مەدەنیەوە بێت سەبارەت بەو بارگرژیانەی هەیە لە نێوان لایەنە سیاسیەکانی هەرێمی کوردستان طبیعی حاڵەتێکی ناخۆشە و ئێمە پێمان ناخۆشە ئەوانە ڕێی ئێمە وایە کە هێز و لایەنە کوردستانیەکان یەکگرتوو بن و یەکەڵوێز بن بەرامبەر دوژمنانی گەلەکەمان و بتوانن بەرپەچی هەر جۆرە پلانجێڕیەک بدەنەوە کە دەکرێ بەرامبەر بە کوردستان و دەکرێ بەرامبەر بە میلەتەکەمان وا باشترە بەڕاستی هێز و لایەنە سیاسیەکانی کوردستان یەکگرتوو بن و کۆنفرانسێک بکەن بۆی بتوانن دەنجی خۆیان یەک بخەن طبیعی باشترین شت ئەوەیە چەند شتێک بکرێ یەکەمیان دەبی ئەو لایەنانەی کە لە دەرەوەی ئەو بارگرژێن دەبی ئەوانە دەوری خۆیان ببینن لە ڕووی سیاسیەوە بەڕاستی هەڵوێستی یەکلاکەرەوەیان هەبێ قسەی خۆیان هەبێ ئەوە یەک دوو زەڕوڕە کۆنفرانسێکی نێونەتەوەیی یان با بڵێن کۆنگرەیەکی نەتەوەیی گشتی بکرێ کە هەموو هێز و لایەنە کوردستانەکان تێیدا بەشدار بن و بتوانن مووقفی خۆیان ڕێی خۆیان بەرامبەر بە دۆزی گەلەکەمان یەک بخەن و خاڵێکی تر ئەوەیە کە بەڕاستی لە کوردستان دەبێ بکرێت دەبێ هێزە چەکدارەکانی کوردستان نابێ حیزبی بن دەبێ سەر بە وەزارەتی پێشمەرگە بن دەبێ موئەسسە بن یعنی نابێ سەر بە گروپێک بن یان سەر بە شەخصێک بن ئەوە چونکە مەترسی ئەوەی لێ دەکرێت کە ئەگەر سەر بە حیزبێکی دیاریکراو بن یان سەر بە کەسێک بن بجوولێنرێن بۆ مەرامی ئەو کەسە و ئەوەش بێگومان بۆ دەبێتە هۆی ئەوەی کە ئەجندای دەرەچی جێبەجێ دەکات لە کوردستان بەداخەوە ئەوە جێبەجێبەکردنی مەرامی سیاسی هەرێمایەتیە جێبەجێکردنی مەرامی سیاسی ئەو دەوڵەتانەیە کە دەیانەوێ ئەو کیانە و ئەو کوردستانە تێک بدەن وا باشترە هێز و لایەنە سیاسیەکانی کوردستان هەوڵ بدەن بە گفتوگۆ کێشەکانی نێوان خۆیان چارەسەر بکەن دوورکەونەوە لە هەر بارگرژی و هەر شەڕ و هەر جۆرە ناکۆچیەک و هەموو ئەوانەی کە ڕێکخراوەکان هێزەکانی تر حکوومەت دەوری خۆیان بجێڕن لەو لایەنەوە ئەو بارگرژیانەی لە هەرێمی کوردستان گەر زۆر جاران دووبارە دەبێتەوە بەداخەوە دەبووە ئەمە سوود لە ڕابردووە بگرن لە مێژوو وەربگرن کرد چەندی ساڵ بە ناشرینترین مێژوو لەو هەرێمی کوردستانە ڕوویدا گەر مێژووی پێوی دەگوترێت قۆناغی شەڕی ناوخۆ چ سوودێکمان بینی لە غەیری بە کوژدانی کۆمەڵە خەڵکی فەقیر و فەقارات و بەهەدەردانی سەرۆت و سامانی ئەو هەرێمی کوردستانە هیچ سوودێکمان نەبینێ بۆیە پێویستە هێز و لایەنە سیاسیەکان سوود لەو مێژووە وەربگرون بە هیچ شێوەیەکی تکراری نەکەنەوە و حولی پێکەوەژیان و ئاشتەوایی بدەن بە پێکەوەژیان و ئاشتەواییوان پێکەوەژیان و خۆشگوزەرانی خەڵکی کوردستانە حتمیان ئەوانە هەموو شەڕ و
شەڕ و ئاژاوەیە کۆمەڵە خەڵکی خۆپەرست و هەڵپەرست و بەرژەوەندی خواست لە پێناو بەرژەوەندە شخصیەکانی خۆیان هەوڵ دەدەن ئیتر لە هۆکارە کشی ڕەچاو نەکردنی بەرژەوەندی گشتیە گەر بەرژەوەندی خەڵکی کوردستانە ئەگەر ناپێویست ناکرێ و نابێ هیچ کەسێک بۆ تێکدان و ئاشوبی ماڵی کوردی هەوڵ بدە. لە ڕووی یاساییەوە ئیتر ئەمە دەستگایەکمان هەیە دەستگای یاسیدانان لەگەر پەرلەمانی کوردستانە ئیتر پێویستە ئەوان یاسایەک دەربکەن مەحرومی شەڕی ناوخۆ و شەڕی خۆ بەخۆ بکرێت لەو هەرێمی کوردستانە.